ئەوڕۆ بە کورتی دەڵێن ڕەمەزان مانگی زیکر و یادی خودای پەروەردگارە. خی پەروەردگار دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا اذکروا الله ذکرا کەثیرا. ئەو کەسانەی کە ئیماندارن خۆتان بە ئیماندار دەزانن یادی خودای پەروەردگارتان بکەن و زیکری پەروەردگارتان بکەن ذیکرا کەثیرا، بەڵام بە یادێکی زۆر خی پەروەردگارتان لەبیر بێت زیکر و یادی خودای پەروەردگاری خۆتان بکەن. ئەبوو دەردە دەفەرمێت هەموو شتێک پاکەرەوەیەکی هەیە، پاکەرەوەی دڵ و دەرونی ئینسان بریتیە لە زیکر و یادی خودای پەروەردگار. وەختێک دڵەکان گوناه و تاوان و ژەنگ و ژاری تاوان دەیانگرێت یادی خودای پەروەردگار ئەو دڵانە پاک دەکاتەوە. ئیبن تەیمیە دەفەرمێت زیکر و یادی خودای پەروەردگار بۆ دڵ و دەرونی ئینسان وەکو ئاو وایە بۆ ماسی. چۆن ماسی ناتوانێت بەبێ ئاو بژێت، دڵ و دەرونی ئینسانی زیندوو نابێت، پڕ لە ئیمان نابێت، ئیمانی کامڵ و تەواو نابێت بەبێ زیکر و یادی خودای پەروەردگار. ئیمامی ئەبوبەکر دەفەرمێت ئەوانەی کە زیکر و یادی خودای پەروەردگار دەکەن پاداشتیان هەمویان بۆ خۆیان برد. واتە زیکر و یادی خودای پەروەردگار ئەوەندە گەورەیە ئەوانەی کە خەریکی یادی خودای پەروەردگارن پاداشت هەموو بۆ ئەوانە. معازی کوڕی جەبەل دەفەرمێت بەهەشتیەکان لە ناو بەهەشتێدا داخ و حەسرەت بۆ یەک شت هەڵدەکێشن. لە ناو بەهەشتدا ئینسان خەفەتی چی هەبێت؟ لەو شوێنە خۆشەی، لەو ناز و نیعمەتەی، لە ڕەزامەندی خودای پەروەردگار و ناز و نیعمەتی خودای پەروەردگار ئینسان بۆچی داخ و حەسرەت هەڵکێشێت؟ دەفەرمێ بۆ ئەوەی کە یەک سەعات لە تەمەنیان ڕۆیشتووە، کات و مدەتێک لە تەمەنیان ڕۆیشتووە، ئالەوە پەشیمان و داخ و حەسرەتی بۆ هەڵدەکێشن کە زیکر و یادی پەروەردگاریان تێدا نەکردووە. جاوەریا بە ئەی موسڵمان ئینسانێک لە بەهەشت بێت داخ و حەسرەتی ئەوەی هەبێت کە سەعاتێک لە تەمەنی ڕۆیشتووە زیکر و یادی پەروەردگاری تێدا نەکردووە.